سەندەری هیمەت پرۆژەی دوی ڕێکخراوی هیمەتە. ڕێکخراوی هیمەت ڕێکخراوێکی خێرخوازیە. سەندەری هیمەت شماندانە لە کاتێک کە سەردانی ماڵەکانمانەکرد منداڵانی ئۆتیزمیان بۆ هاتوچۆی سلێمانیان نەکرد، هاتوچۆی کەلار، هەولێر، کەرکووک بۆ شوێنانی دەروی شاریان نەبرد. بیرمان کردووە کە بتوانین لەو داهاتەی لەو پارەی ناو سنووقی ڕێکخراوەکەمان بتوانین سەندەرێکی ئاوا دروست بکەین بۆی کە مناڵەکان هەم ئیسفادە بکەن، هەم هەلی کاش بۆ مامۆستانی دەرچوانی پەروەردەی تایبەت دەرووناسی کۆمەڵاتی بەڕەخسێنی. ئێمە پاسمان هەیە دابینمان کردو بۆ مناڵەکان بۆ هاتوچۆی مناڵەکان بۆ سەنتەر بەیانیان منداڵەکان لە خێزانەکە وەردەگرین و نیوەڕۆژ کە ڕۆشتنەوە لە دەرگاکەیان دەدەن دەست دایک و باوکیان هەموو ڕۆژێک پاسەکە سێ چاودێریتیایە بۆیە مناڵان مناڵێکی ئاسایی نین لە یەک نەدەن. بۆ نمونە هاتوچۆیان پێ یەکەین و هاتنە سەنتەرەکەمان ڕازی سەباحی بەیانیانیان پێ یەکەین هەرێک بۆ ژووری خۆی لەگەڵ مامۆستا لەگەڵ ڕاهێنارەکەیە نیوەڕۆژ خواردنیان پێدەین نەرۆک و چێشخانەیەکی ئاسایی ماڵەوە خواردنیان پێدەین. هەفتانە بەرنامەمانەیە بۆ خواردن هەموو ڕۆژێک یەک خواردن نییە، هەر ڕۆژێک و جۆرە خواردنیەکە. ئێمە لێرە چەندین پرۆگرام و بەرنامە بەکارهێنین بۆ چارەسەرکردنی مناڵەکان. یەکێک لەوانە پرۆگرامی تیچ، پرۆگرامی ABA و هەندێک لە مناڵەکان بەنامەی نوتقیان بۆ بەکارهێنین بۆ ئەوانی کێشەی قسەکردنیان هەیە. هەروەها ئەم ژوورەمان تایبەت کردووە بۆ ئەو مناڵانی کێشەی هەستەوەرەکانیان هەیە. پشتەوە لە هەر ژوور پێک هاتووە کە بەنامی تاکە کەسیان بۆ بەکارهێنرێت زیاتر بۆ ئەو مناڵانی کە ADHD'n یاخود تەرکیزیان کەمە. ژووری 17 مامۆستایەک و مناڵێک لێرە ڕاهێنان ئەکەن. ژووری 12مان تایبەتە بە منداڵێک کە ئۆتیزم و ADHD هەیە و لە دەرەوەی شارەوە ڕۆژانە هاتوچۆی پێیەکەن. ئەم ژوورشمان مناڵێکی داون سیندرۆمی تێدایە ڕاهێنانی پێکرێت. ئەمانش بۆ ئەو مناڵانی کێشەی هەستەوەریان هەیە قاچ ئەخەنە سەر ئەمانە بۆ ئەوەی بزانن فێر بن کە جیاوازی بکەن لە نێوان زبر، نەرم، ڕق. هۆڵەشمان هەیە تایبەتە بە سیمینار و راپۆرت و کۆبوونەوەی دایکان و باوکانش لێرە ئەکرێ. بەڵێ زۆر لە ڕووی تەرکی، زۆر لە ڕووی گەشەکردنەوە، لە ڕووی قسەکردنەوە، لە ڕووی هەڵسوکەوتەوە زۆر ئیسفادەمان لێ کردووە بە تایبەتی لەم سەنتەرە. بەڵێ من زۆر دەستخۆشیان لێکەم لەم ستافە لە کاکاوە لە مامۆساکەی دەستخۆشیان زۆر لێکەین لە ڕاستیە زۆر هیلاکە بوون لەگەڵا و زۆر ماندووە بن. ئێمە زۆر دەستخۆشیان لێکەین بەڕاستی هەوڵ و ماندووبوونی ئەوان نێجاری ئەو ئەقڵ و گەشەی مێشکی ئەوانی وا لێ کردو کە ئاوا تەرکیزیان باش. من ئەبواە زووتر مێنایە بۆ سنتەرێکی ئاوا بواە من زووترە مێنان نەک لە 5 ساڵیا بیهێنم لە 3 ساڵ و 4 ساڵیا بمهێنایە باشتر و ئیسفادەی زیاترە کرد.